ڕزگار حاجی حەمەد جێگری سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕاستەوخۆ لەگەڵ کورد کنێکشنە. کاک ڕزگار، سوپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەکرێت پێمان بڵێیت ئایا کۆمیسیۆن بێ لەو چاودێرانەی بۆ هەڵبژاردندایان ناون هیچ میکانیزمێکی تری هەیە بۆ ڕێگەگرتن لە فێڵ و تەڵەکەکردن لە هەڵبژاردنەکاندا؟ سپاس بۆ بیرۆکەکان. دیارە ئێمە وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بۆ یەکەمین جارە جیهازی کەسێک نەتایج واتە جیهازێکە کە ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئەلکترۆنی کار دەکات، دەنگەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی فەرز دەکات بێت بەکارهێنانی دەستی ئینسان، واتە ئەوە ڕێکارێک یاخود ڕێگایەکی زۆر باشە بۆ ڕێگریکردن لە دەستکاری و تەزویر و هەموو جۆرە شتێک. ئێمە جیهازێکی تر کە جیهازی تەحققەکە بتاقەی دەنگدانمان، کارتی دەنگدانمان دروست کردەوە بۆ هەموو دەنگدەرێک کە وێنە و هەموو معلومات و زانیاری خۆیتیایە. ئەوەش ڕێگریەکی ترە کە زارێکی تر هیچ کەسێک ناتوانێت بۆ نمونە. بەڵێ کاک ڕزگار، لایەنەکان و هەروەها کاندیدەکانیش چەندین گازندەیان کردووە سەبارەت بە پێشێلکاریەکانی کە لەم کەمپەینەدا کراون هەتا ئێستا. ئایا کۆمیسیۆن لەسەر ئەمە چ ڕێوشوێنێک دەگرێتە بەر؟ ئێمە سەبارەت بە هەڵمەتی بانگەشەی ئەمجارە بەڕاستی کێشە و گیرۆگرفت هەبوو، پێشێلکاری هەبوو. ئێمە کۆم بە پێی یاسا کۆمەڵێک ئیجراعاتی گەورەمان کرد، کۆمەڵێک ئیجراعاتمان کردووە بەرامبەر کاندید و هەوارەکان ئەوانەی پێشێلکاریان کردووە، غەرامەمان کردووە و هەروە لە هەمووشی ناخۆشتر کە لەم هەڵبژاردنەی ئەمجارە ڕوویدا لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیاتر فشاری زۆر، شتی زۆر ناڕەوایان دژی کاندیدا ژنەکان کرد کە ئێمە لە هەوڵی ئەوە داین بەڕاست ئەڵێن یاسایە یەک. بەڵێ کاک ڕزگار، بەشداکانی ژنان بە شێوەیەکی ناڕەوا بۆیە ئێمە ڕنگ بێتەن ئەگەر بێت و بە بەڵگەوە لامان بێر قەوارە و کاندیدێک دەستی هەبێ لەو بابەتە لە کۆکاندیدکردن دووری بخەینەوە. بەڵێ کاک ڕزگار، پرسیارێکی تر ئێستا دەزانین عێراق کۆمەڵێک ئاواری تایە، بە تایبەتی ئاوارە سونەکان کە بەهۆی شەڕی داعشەوە ئاوارە بوون. دەگوترێت کە ڕەنگە ئەمانە مافی دەنگدانیشیان بفەوتێت. ئایا کۆمیسیۆن چی کردووە بۆ ئەم ئاوارانە؟ ئێمە سەبارەت بە ئاوارەکان لە هەموو خێوەتگا یاخود کەمپەکانی ئاوارە ڕێگە ئاسانکاری تەواومان کردو بۆ دەنگدان، نەکەر ئاوارەی سونە بەڵکو کوردیش ئاوارەی پێ هەیە. یە برایە زیدیەکە خوشک و برایە زیدیەکانیشمان ئاواران لە زۆربەی زۆری پارێزگاکان، لە پارێزگای دهۆک، لە هەولێر، لە سلێمانی، هەروەها لە باشووری عێراقیش، جگە لەوە خەڵکی کەرکووکیش، وەروە خەڵکی دووسفورماتوش کە سەر لە سەلاحەدینن. دیارە بۆ مەبەستە ئێمە لە ناو کامپی ئاوارەکان ناوەندی دەنگدان و وێزگەی تەواومان کردوێتەوە بۆ هەموو ئاوارەیەک و هەروەها بۆ هەموو ئەوانەی کە لە ناو شارەکانی ئاوارە نوشتەجێ لە ناو پارێزگاکان لە ناو ئەوێش چۆن دەڵێ کە ناوەندی دەنگدانمان کردوێتەوە. واتە هیچ ئاوارەیەکی هەم پارێزگاکانی مووسڵ و سەلاحەدین و کەرکووک و ئەمبار هیچ پارێزگایەک لەو ئاوارانە نامێنێت کە نەتوانێت دەنگی خۆی بدا لە ڕۆژی 12 پێنج هەموو هاوڵاتیانی عێراق بەبێ جیاوازی چی ئەوانەی کە ئاساین چی ئەوانەی ئاوارن هەموو ڕێکار و ئامادەکاری تەواومان کردووە بۆ دەنگدانی خۆیان. بەڵێ ڕزگار حاجی حەمەد، زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە، هەرچەندە کاتی شت نەبوو لەناو ئۆتۆمبیلەوە قسەت لەگەڵا کردین. سپاس دەکەین.